نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی راپۆرتی 13 تۆمەتباری بەرز کردەوە بۆ دادگا کە تۆمەتبارن بە پلانگەڕی بۆ ڕفاندنی گریچین ویتمەری حاکمی ویلایەتی میشیگان و هێرشکردنە سەر تەلاری پەرلەمان و بەڕێوەبردننی کودەتا بۆ گۆڕینی دەسەڵات لە ویلایەتەکەدا. لە راپۆرتەکەی FBI دا ئەو تۆمەتبارانە بە ئەندامی ڕێکخراوی میلیشایی وڵفرین وچمن ناوبراون کە میلیشیا چەکدارە ڕازڕەوەکانی ئەو ویلایەتە تۆمەتبارن بە بڵاوکردنەوەی بیری باڵابوونی ڕەگەزی سپی و بە پاساوی دژایەتی بڕیارەکانی حاکمی ویلایەتەکە بۆ ڕێگری لابڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە مانگی نیسانی ڕابردوودا لە بەردەمی تەلاری کۆنگرێسی ویلایەتەکەدا خۆپیشاندانی چەکدارانیان ئەنجامدا. ئەوەش دوایەوە هات کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ داوای لە لایەنگرە ڕازڕەوەکانی لە ویلایەتەکەدا کردبوو کە میشیگان ئازاد بکەن. هەر بۆیە لە دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکەی FBI ویتمەری حاکمی میشیگان لە پرێس کۆنفرانسەکەیدا ڕایگەاند ئەو ئەنجامی ڕەتکردنەوەی ترامپە بۆ ئەو گروپانەی کە بڕوایان بە باڵابوونی ڕەگەزی سپیە. ئاماژەی ناوبراو بۆ ئەو پرسیارەی ڕوبەڕووبوونەوە تەلەڤیزۆنەکەی ئەم دوایەی ترامپە کە سەرۆکی ئەمریکا ئامادە نەبوو ئیدانەی ڕازڕەوانی ڕەگەزپەرستی سپی پێست بکات کە هەڕەشەن لەسەر پێکەوە ژیان لە ئەمریکادا. بە پێی یاسای میلیشیاکان کە لە ساڵی 1930دا ئامادە کراوە هەموو ویلایەتێک لە دەروی پاسەوانی نیشتیمانی دەکرێت ببێتە خاوەنی میلیشای ناڕێکخراو کە سەر بە پاسەوانی نیشتیمانی دەستگاکانی حکوومەتی ویلایەتیش نەبێت. لەم ساڵانەی دواییدا کە ئەو میلیشیانە بە سیاسی کراون بوونەتە جێگەی گرنگی پێدان بە تایبەتی لە شێوەی نوێیاندا لە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو بە شێوەیەکی دیار دەرکەوتن. ویلایەتی میشیگان مێژوویەکی دوورودرێژی لەگەڵ میلیشیاکاندا هەیە کە ئێستا لە ویلایەتەکانی تردا گەشە دەکەن. داواکاری گشتی میشیگان ڕایگەاند تۆمەتبارانی پلانەکە هەموو ئەندامانی میلیشای چەکداری وڵفرین وچمنن کە یەکێکە لە میلیشیاکانی ویلایەتەکە کە ئەندامەکانی بەوە تۆمەتبار کرد کە لە دەروی یاساشەوە چەک و تەقەمەنی دەکڕن و هەڵدەسن بە چاودێری ناشەرعی و پلانگێڕی. ئەوە یەکەم جار نییە لە ویلایەتەدا پلانی ڕفاندنی تێکدەرانە ڕادەگەێنرێت. پێشتریش میلیشای چەکداری هۆتاری نەخشەی ڕێخستنی یاخیبوونێکی چەکداری ڕێخست بوو بۆ کوشتنی ئەندامانی پۆلیسی ویلایەتەکە کە پۆلیس لە ساڵی 2009دا هەموو ئەندامانی ڕێکخراوەکەی دەستگیر کرد. میلیشیاکان لە ویلایەتی میشیگاندا بوونێکی بەهێزیان هەیە کە لە زۆربەی کاردا ئەو میلیشیانە لەسەر ئایدۆلۆژیای یەکگرتوو کۆ دەبنەوە. گەشەکردنیشی لەو ویلایەتەدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زۆربەی دانیشتوانی گوندنشینن. لەگەڵەوەشدا بیر و بڕوای ئازادی تاک بە شێوەیەک ڕێگی داکوتاوە کە بڕوایان وایە هەر دەستوەردانێکی حکومەت لە ئازادیەکاندا ڕەت بکەنەوە. چاودێران بڕوایان وایە کە سەرۆک ترامپ ڕۆڵی سەرەکی هەیە لە جوڵاندنی ترس لە شەرعەتی هەڵبژاردن و هێزی گروپە چەبڕەوەکانی وەکو ئەنتیفا و بزوتنەوەکانی پشتیوانی ڕاشپێستان. هەر بۆیە دەرکەوتنی خێرای ڕێکخراوی کانونی ڕاستڕە و کە بڕوای بە تیۆری پلانگێڕی هەیە بۆ لادانی ترامپ سەرنجی دەسەڵاتدارانی فیدراڵی لە ئەمریکادا بۆ خۆی ڕاکێشاوە. ئەوەی گومانەکانی پەیوەندی ئەو گروپانە بە ترامپۆ زیاتر دەکات ناوبرا و ئامادە نیە بە هیچ شێوەیە ئیدانی فکر و ڕەفتاری ئەو گروپ و میلیشیا پەڕگیرانە بکات. ڕۆژنامەنووسی ئەمریکی سام سیلمان لەو چوارچێوەدا پێشبینی ئەوە دەکات لە کاتی دۆڕاندنی ترامپدا ئەگەری بەهێز هەیە ئەو میلیشیانە زیان بە خەڵک بگێنن. ژنە میدیاری ئەمریکیش نۆمیکی کۆنز لە تویتێکدا دەنووسێ خۆتان ئامادە بکەن کودەتایەک لە ئاسۆ دەبینرێت. I think they just pulled it out of their rear ends.